تەوەری ئەمڕۆمان یەکەم تەوەرمان باسی ڕێبەری کوشتتوکاڵیەکەین کە هەمیشە باسی جوتیارەکانمانەکەین هەمیشە باشی کەرتی کوشتتوکاڵەکەین هەمیشە هەڵێن لەوانەیە هەرێمی کوردستان ئەگەر ئەم کەرتە زۆر گرنگجی پێ بدرێت لەوانەیە جێگرەوەیشی زۆر باش بێ بۆ داهات و وەبتوانی بۆ ناوخۆی خۆشمان بتوانین جارێکی تر سوودی لێ ببینین بۆی ئەمڕۆ تەوەرێکمان هەیە چۆن بتوانین بە شێوازێکی باش هۆشیاری یاخو ڕێبەری جوتیاری یا کوشتتوکاڵی بڵاو بکەینەوە ئەم ڕێبەرە چۆن نەکرێت هەمیشە وتومانە ئێمە دوو لایەنمان هەیە دەستی جوتیارەکانمان هەیە کە ئەزمونێکی زۆر زۆر باشی کارکردنیان هەیە دەستێکی کەمان دێت دەستێکی لایانی ئەکادمیە ینی بۆ نمونە بە خۆشحاڵی لەناو زانکۆکانە ئەبینی کە کۆلێژی کوشتتوکاڵمانەیە چەندین کەسمانەیەکان دازاری کوشتتوکاڵن چەندین کەسمانەیە کاتوانێت بە شێوازێکی باش لەگەڵ پلاجوتیارەکانمانە هەماهەنگیان هەبێ کە بتوانن هەم ئەو سوود لە ئەزمموی وەرگێ هەم ئەمیش بتوانێت لە ڕێگەی زانستەکەیەوە بە هەردووچیان بتوانن بەرهەمێکی زۆر باشی خاوێن و بە کواڵێتی و بتوانێت بەرەمێکی باشیش بێ هەم بەشی ناوخۆ بکە هەمتان بیشینەی نەدەرەوە وەکو بازرگانی سوودی لێ ببینین بۆیە ئەمە زۆر پێویستە بەیەکەوە هەماهەنگیانە بێ و بە خۆشحاڵیشەوە لەم چەند ساڵی دواییە کە ئەو پەیوەندیە دروست بووە زۆر گرفتکەم بۆتەوە هەم لە ڕووی سەمادەوە هەم لە ڕووی ئەوەی کە چۆن دەرمان و مادەکیمیەکان بەکارێنی بۆ مێروەکان هەم لە ڕووی ئەو بەروبوومانەی کە لەناو خۆمانە بەرهەمەێنرێ چۆن بتوانین سوودی لێ ببینین و بە شێوازە لە شێوازەکان ئەمە بابەتێکی گرنگە و کامی شەش گرت کۆمان لەسرا کردووە بەڵام ئەوەی کە گرنگە کامڕۆ بەردەوام قسەی لە سەرکەیم زین ڕێبەری کوشتتوکاڵی چیە بۆی لای ئێمە ڕوون بێت وەرگێڕانی بێگومان بشتوانی بە شێوازی بە شێوازەکان ئەمە چه سوودێکە گەیەنێ و چه کاریگەریەکێ بێت لەسەر کەرتی کوشتتوکاڵ جا پێم وایە میوانەکەمان کاگومێد ئەحمەدە دازیاری کوشتتوکاڵە لە پارێزگای هەڵە بچۆلە خۆشەویستۆ لەگەڵمانە لەگەڵمانە بە شێوازێکی ڕاستەوخۆ بتوانین لێەوە گفتوگوێ بکەین کاگومێت سڵاو لێ بێت بەیانیت باش بە هیوای ئەوەی ڕۆژێکی خۆشیش بۆ جەناب هەبێ و سڵاویش لە هەڵەبجەی خۆشەویست پێمان بڵێت بەر لێ بچینە لای بابەتەکەمان پێمان بڵێ کەش و هەوا و ئێستا هەڵەبجەی خۆشەویست چۆنە و ڕێژەی ئاوی چۆنە لەوێ باش بەرز بۆتەوە سڵاو لە ئێوە سڵاو لە بینەرانی کورسات بەڕاستی لە هەڵەبجە هەروەکو شارەکانی تر سپاس بۆ خوا ئیمساڵ ڕێژەی بارانبارینمان زۆر باشە و بارانبارینێکی باش شەویش بەردەوام بوو لە دوێنێ شەویشە بەردەوام بارانباری وە جەوێکی توان بڵێم هەڵەبجە یەک پارچە سەوز دەکاتەوە سەوز پۆشێکی زۆر خۆشە دار و بەردمان بووە بە ئاو و سەوزایەکی زۆر فراوان و خۆشمان هەیە لەخوا بەزیابێت تا ڕادەیەک زۆر زۆر ملایمە لەخوا بەزیابێت کاگومێت باسێکی ڕێبەری کوشتتوکاڵی بکەیت بزین ئەم ڕێبەرە ئەگەر بە شێوازێ لە شێوازەکە بچێتە بەردەمی زۆرینەی جوتیارەکان یانە و کەسانی لە بواری کوشتتوکاڵە کارەکان چه سوودێکی هەیە و چه بابەتێکی هەیە کە بتوانین ئێمە بە شێوازێکی باش سوودی لێ ببینین پێشێکی ئەو کتێبە ئەو ڕێبەرە تەرجومەمان کردووە لە زمانی عەرەبیەوە لە لوبنان چاپکراوە ئێمەش تەرجومەمان کردووە بەسەر زمانی شیرینی کوردی ڕێبەری کوشتتوکاڵی بەردەوام بۆ جوتیاران بەردەوام لە وشە ئینگلیزیەکە سیستەمە بڵە لە عەرەبیەکان ئوستەدامەیە لە فارسیەکە پایەدارە یعنی کوشتتوکاڵێکی بەردەوام ئەو کوشتتوکاڵی کە ئێمە بیکەین و هیچ بۆ خۆمان هیچ زەرەر و زیانێکی تەندروستی نەبێ و هیچ تەسیرێک لەو خاک و ئاوە نەکەین بۆ نەوەکانی دوای خۆمان بەو کوشتتوکاڵە ئەوترێ بەردەوام یان دوانە بڕاو یا بڵێن بە کوردیەکەی ئێمە کۆمەڵی وشەمان هەیە بەرامبەر بە مستەدامە یعنی بەردەوام ئێمە توان بڵێن وشەی بەردەوام یانە دوانە بڕاوی بۆ بەکاربێنین یا پایەدار وشێکی کوردیە کە چەند فارسیش بەکارێن ئێمە ئەو کوشتتوکاڵەیە کە ئێمە بیکەین و هیچ زەرەر و زیانێک بە خۆمان و بەنەوەکانی دوای خۆمان نەگەیەنێت باشە جاکاک ئومێد ئێستا ئەم شێوازی کوشتتوکاڵەکە جەنابەت ئاماژەی بۆکەی هیچ زیانێک نەگەێنێ تەنانەت قازانج و سوودیشی هەبێ ئەبێ بە شێوازە دروستەکەی چۆن بێت و ئەوەی کە هەتاکو ئێستالانی ئێمە ئەنجامماندا بێت با بڵێن جوتیارەکانمان باختارەکانمان بەڵام لانێ هەڵەیەکی تیابوو بێت یان پێویستی بە چاکردن بێ لە ڕووی ئەم زانستەوە کە بەڕێزت لەم کتێباتیش کرد خسۆتە سەری کامانە بووە ئەم زانستەکە لەم کتێبە باسمان کردو ئێمە ئەگەر باسی خاڵێک بکەینەوە خاڵک ئەویش
ڕوبەڕووبوونەوەی مێرووە ئێمە زانین لە کشت و کاڵکردنە مێرو یەکێکە لەو زەرەر و زیانانەی کە براجووتیارەکانمان یەگەێنی یا بۆ کەسانەیە گەین کە خەریکی کشت و کاڵکردنن بەڵام ئێمە ئەتوانین لەم کشت و کاڵی بەردەوامە جۆرێک کشت و کاڵ بکەین کە هیچ زەرەر و زیانێک بە کەش و ئاوهەوا نەگەێنێ و بە ئەو بەرووبوومانە نەگەێنێ کەسەکان بە ئاسانی بتوان بەرووبوومەکان بخرن ئەویش ئێمە ئەتوانین لە ڕێگەی مێرووە مێروو هەر لە ڕێی مێرووە مێرووکانی تر لەناوبەرین وەکو ئێمە خاڵخاڵۆکەمان هەیە وەکو شێری شیرینەمان هەیە ئەتوانین بەم دوو جۆر مێرووە جۆری مێروو لەناوبەرین و هەروەها ئەتوانین بە ئەو کۆمەڵی دەرمان هەیە خۆمان لە ماڵەوە بە سیری هاڕا و بە پیازی هاڕا و بە ڕۆکی نیم بە سابوون بەم شتانە توانین مێروەکان لە ناوبەرین و پێویست نەکە دەرمانی کیمیایی بەکاربێن کە تەندروستی لە خۆمان بدات وە لە زەوی و لە مێرووە سوودبەخشەکانیش بدات. باشە زۆر کات باسیەوەکەین کە ئێمە ئەگەر ئەو مێروانەی زیانیان بۆمان نەبوو نەیان کوژین باشە چکە زۆر جارێڵێ سوودیان هەیە هەندێکیان بۆ خاک و بەداخیش و ئێستا هەندێک لەو خشۆکانە یاخود ئەو کرمانەی کە لە زەویە هەبوون ئەو سار بە دەستەسمان پێکرد دەستمانەی لەگەڵ ئێستا نەماون کەوانە شیکەرەوەیەکی باشن بۆ خاکەوە بۆ کوشت و کاڵ ئایا تا چەند ئەمانە کاریگەریانەیە لەسەرەوەی گەرێمە مادەی کیمیایی بەردەوام بەکاربێنین هەست دەکەین ئۆرگانەکان یاخود زیندەوەرەکانی ناوزەوی ئێمە لە ناوەبین. بەتەکید چونکە ئێمە کاتی خۆی مناڵ بوون کە زەویمان هەڵەکەن کە زەوی هەڵەکەندا بە ڕێژەیەکی زۆر لەو کرمی خاکە لە خاکە هەبوو کە بە ئەندازیاری خاکی ناوەبەن کە شتێکە بڵێم ئەتوانن ئەبێت لە هەموو مەترە مڕەبعێک لە زەویە زیاد لە 100 دانە لەو کرمانە پەیابێ بەڵام بەداخەوە ئێستا بەهۆی بەکارهێنانی پێینی کیمیاییەوە کە پەینە ئۆرگانیکە کە پاشەڕۆی حیوان و پاشەڕۆی درەخت و شەکان کە بە زەویەوە ناکرێ ڕێژیان زۆر کەم بۆتەوە جاری وایە لە 100 مەتریشە ئێمە ناتوان 100 دانە لەو کرمانەمان دەستکەوێت بەڵام ئەمانە هەموو بۆ زەوی زۆر پێویستن زۆر زەرورن ئەمانە لە خاکە هەبن بۆی تەندروستی خاک بە جێگیری بمێنێتەوە. باە جا بەڕێزت یەکێک لەو تەوەرانەی کە ئاماژت بۆ لە کتێبەکە تیش کراوەتە سەری ئەوەیە کە قڕکەرەکان چۆن بەکار بهێنێت بە تایبەتەوەی کە بە شێوازە سروشتەکەی با بڵین ئافات و نەخۆشیەکان لە بین ببرێ. تەوەرەکانی تر کە لە کتێبەکە باس کراوە پەیوەندیدارە بە کشت و کاڵەوە چی بووە؟ تەوەرەکانی تر تەوەری سەرکیمان ئێمە باسی خاکەکەین ئێمە چۆن خاکێکی باش بناسیینەوە چۆن ئەو خاکەی کە بەکاری هێنین تەندروستیکەین چۆن خاکێک بێ گونجاو بێ بۆ ئەوەی کە ڕۆکی تیا بڕوێنین کە بە ئینتاژێکی باشمان بداتێ ئێمە ئیسا چاکردنی زەوی لە کشت و کاڵی ئاما ئەوەی کە خەڵکەیکە بە پەینی کیمیایی زەوی بەهێزەکە بەڵام ئێمە لەم کتێبا باسیەوەمان کردووە کە ئێمە بە ڕێگەیەکی تر بە ڕێگەیەکی ئۆرگانی بەو ڕێگەی کە تەندروستە هیچ زەرەر زیانێکی لە تەندروستی خاک ناگەێنەوە لەو تەندروستی و بەرهەمانە ناگەێنە کە بەرهەمێنین ئێمە چۆن بتوانین لە پاشەڕۆی حیوانات ئاژەڵەکان و لە پاشەڕۆی مریشک و دەواجنەکان و لە پاشەڕۆی لە پاشماوەی باخەکان کە گەڵا و لە قوڵپۆپە چۆن بتوان پەینێکی گونجاو ئامادە بکەین بیکەین بە زەویەکەمانەوە و هیچ پێویستمان نەبێت کە لەم کارخانەیە لە شەریکەیە کۆپەینمان بۆ دروستکرێ و زەویەکەمان بەپیت بکەین و هیچ زەرەرێک بەو مێر و کرمانە نەدەین کە لە ناو خاکە هەیە. ئەمە تەوەرێک لە تەوەرەکان تر باسی خاکەکەین و باسی قیاسکردن و پیاوانەکردنی خاکەکەین. باشە کەواتە ئەم ڕێبەری کوشت و کاڵی بەردەوامە بۆ جوتیاران ئەبێ بە زمانێکی زۆر سادە و پڕ زانیاری بێت تا چەندیەوە کارتان لەسەرەوە کردووە لەناو ئەم کتێبەیە چ پەیوەندی بە بابەتی مێرووەکانەوە بێت چ پەیوەندی بە دەرمانە کیمیاییەکانەوە بێت چ پەیوەندی بۆ بێت جوتیار شتێکی تازەی بەرکەوێت کە بتوانێت بەردەوام داهێنان کا ساڵ بە ساڵ لە بەرووبوومەکانیان تا چەند بە شێوازێک کارتان لەسەرم کتێبە کردووە. زۆر هەوڵمان داوە کە بیکەین بە زمانێکی زۆر سادە و ناوی مێرووەکانیش بە ناوێکی کوردی پەتی و چەندزارە هەر لە هەنێ ناوی مێرووە ناوی چەند ناوچەیەکشمان داناوە ینی لە هەر ناوچەیەک چی پێڵێ ناوەکانیمان داناوە بۆ ئەوەی ئێمە هەموو جوتیارێک بتوانێت بە ئاسانی سوود لەم کتێبە ببینێت و زۆر بە هەرچەنە ئێمە بە حکمیەوەی لەگەڵ زمانی عەرەبی و ئینگلیزیا زۆر تێکەڵ بووین خەڵکی ئێمە ئەندازیارەکانمان یا کەسە شارەزاکانمان هەوڵەدەن لە کاتی قسەکردنا وشەی
عەربی و ئینگلیزی بەکاربێن بەڵام ئێمە هەوڵمانداوە لەم کتێبە زمانە سادە کوردیەکە ئەوەی کە جوتیار پێی ئەدوێ ئەوە بەکاربێنین بۆ ئەوەی خۆی زۆر بە ئاسانی لێ تێبگاوە بزانێت کە ئێمە باسی چیەکەین ئێمە نەیلکێنین بە زمانی ئینگلیزی و بە زمانی عەربی و هەوڵمانداوە بە زمانێکی کوردی پەتی زۆر سادە کە ئەوەی جوتیا قسەی پێکات تەرجمەی بکەین وەریگەڕنە سەر زمانی شیرینی کوردی. ئەی دەستان خۆش بێ کەواتان کردووە زمانی کوردی لە هەموو بوارەکانە بکرێت کە بهێنرێتە نێو ئاخاوتنی ڕۆژانەوە. جا کاگومێت ئێستا یەک پرسیار بەلای منە دروست بوو بەڕێزت باست کردوتت یەکێک لەو خاڵانەی کە لەم کتێبە باسی لێکراوە بەکارهێنانی پەیین و بە پیتکردنی زیاتری خاکەکەیە. جا ئێمە لە ئێستاە بەداخەوە ئەیبینین کە هەندێک پیت یان با بڵێن سەماد بەکارەهێنرێ کیمیاین ئەمانە پەینن. ئەمانە بەداخەوە زیاد لە ڕادە بەکارەهێنرێ. ئێمە زۆرجار لە ڕۆ تەندروستیەکەەوە ئەیبیسین ئەڵێن ئەم مادە کیمیانە ئەچێتە جەستەی ئێمە دنیایەک نەخۆشی لە ئێمە دروستکرا. ئەم لایەنەی زۆر باسکراوە بەڵام ئەگەر بێمە لایەنەکەی کە پەیوەندیداری زیاترە بە بەڕێستەوە ئەوەی کە چی بەسەر ژینگە بەسەر ئاوە بەسەر خاکە ئاهێنێ ئەم مادانە کە زیاد لە ڕادە لە خاکە ئەمێنێتەوە. خۆی ئەم مادانە کە ئێمە ئەو مادانە کە ئەکەین بە کشت و کاڵێکن بە زەویەوە زۆر جار ئەو مادە خۆی بە تەنها نییە. ئێمە کە نایترۆژین بەکارهێنین خۆ نایترۆژین ئێمە توخمی نایترۆژینمان بە تەنها نییە. ئەم توخمە نایترۆژینە کۆمەڵی خوێ و ماوادی تری لەگەڵایە کە ئەوانی تر لە زەوی هەر ئەمێنێتەوە و ڕوەک ناتوانێت ئیسفادەی لێ بکایان لە ئەرزەکە ئەمێنێتەوە. ئێمە لە دەرەوە تا ڕادەیەک باشترە لە زروفێکی کراوە باشترە چونکە ئێمە ساڵانە بارانمانە بارێەوە و باران ئەتوانێت ڕێژەیەکی زۆر لەو خوێنە بشواتەوە و هەرچەنە ئەیباتە ئاوی سەدەکان و ڕووبارەکان و ئەشۆرێتەوە ڕابۆیەوە یا ئاچێتە ئاوی ژێرزەوی بەڵام لەگەڵ ئەوە شاهد باشترە لەوەی کە لە خاکەمان نامێنێتەوە. بەڵام لە ناو خانۆ پلاسیکیەکانە چونکە باران لێ نادا ئەمێنێتەوە. ئێمە دوای 5 ساڵ 6 ساڵ لەوەی کە خانووی پلاسیکیانە ئەوانە خۆیان باشە زانن بەهۆی کۆبوونەوە ژمارەی زۆر لەو خوێنە لە خاکەکانە ئیتر خاکەکە بە کەڵکی ئەوە نایە کە کشتتوکاڵی تیا بکرێت بۆیە پێویستە کات ئەوان دووبارە بێتە پلاسیکان بگوازنەوە بۆ شوێنێکی تر بۆی باران لی با دووبارە ئەو خوێنە بشێت. ئەو خوێنش کە ئەشوەرێنەوە ئەچنە ئاوی ژێرزەوی ئەچنە ئاوی ڕووبارەکان زۆر جار ئێمە لە هاوینە ئەبینین کە ژمارەی زۆر ماسی لە ڕووبارەکانە ئەمرێت هەمووی بەهۆی ئەو پەینە کیمیایی و قڕکەرە کیمیانە کە ئێمە لە وەرزەکانی ترا بەکارمان هێناوە لە خاکە بەهۆی ئاودێران و بارانبارین شۆراوەوە چێتە ڕووبارەکان و لە هاوی ناتوانێت زەرەری گەورە لە ماسی و لە سەروەی ماسی بدات لە ڕووبار و چەمەکانمان. باشە کاگومێت زۆر کاتێ ماڵین لەخوا بەزیابێ کە شوێنەکانمان بە پێی ناوچەکانمان بە پێی پارێزگاکانمان هەر شوێنە و تایبەتمەندی و وەگرنگی خۆی هەیە بۆ بەرەمێنانی کوشت و کاڵ. ئێستا بوو نمونە لە هەڵەبجەی خۆشەویست ئەزانی ساڵانە ڕێژەیەکی زۆر باش بەروبوومی هەنارمانە بێت کە باخە هەنارەکانمان زۆر و جوتیارەکانی زۆر گرنگی پێێن. ئەگەر بێ بۆ ناوچەی شارباژێر و ئەوانە سێرەکەی میوەکانمان زۆر زۆرە کۆمەڵێک بەرهەمی زۆر زۆر جوانمان هەیە. چۆن بتوانین لە ڕێگەی ئەم کتێبانەوە یاخود لە ڕێگەی ئەو زانیاریانەی کە هەیە بە پێی خاکەکە و بە پێی ناوچەکەی شوێنەکەی ساردە شوێنەکەی مامناوەندە شوێنەکەی گەرمە بتوانین مامەڵە لەگە زەویەکەکەین بتوانین بە شێوازی لە شێوازەکان بزانین لەکوێ چێڵان پێویستە لەکوێ بە شێوازێکی باش درەختەکە پێویستی بە سەمادا لەکوێ پێویستی بەوەیە کە ئێمە بیپارێزین لە نەخۆشیەکان هەندێک درەختمانەیە کرم تێی ئەیە هەندێک دارمانەیە بەردارە ئەم ساڵ بەرەبوومێکی کەمیە بووە هەگەر هەشی بوو بێ ئەبێ بڵێن بەروبوومێکی وانە بوو کە سوودمان لێبینی و هەندێکیان لەوانەیە هەر پوچەڵ بوو بێ ئەمانە کە ڕوبەڕووی جوتیارە بێتەوە چۆن ئەتوانین لە ڕێگەم کتێبانەوە زانیاری باشیان دەستکەی و بە شێوازێکی زۆر زانستیانە مامەڵە لەگەڵ ئەو خاکەیە بکەن. لە ڕاستیە جوتیاری ئێمە بەداخەوە یعنی ئێمە پەیوەندیەک فاسیلەیەک دروست بووە دوورکەوتنەوەیەک دروست بووە لە نێوان ئەندازیارانی کشت و کاڵی و لە نێوان براجوتیارەکانمانە. بۆچی دروست بۆ بابەتاکەینەڵی بۆچی ئەم دوورکەوتنەوەیە دروست بووە کە من لە سەرەتاکەی باسم کرد ئەڵێ مەگەرەمە هەماهەنگی هەبێ هەم سوود لە ئەزمموی جوتیار وەرەگری هەمەتوانی ئەو دەستەش کات بە شێوازێکی زانستی و ئەکادمی خوێنێتی هەردووچیان بەیەکەوە تەواوکەری ئەوە بن کە بەروبوومێکی باش بەرەمبێنن. خۆی کێشەکە لە هەردوو لایە هەم ئەندازیارەکە لەوەچە خۆی زۆر بە گرنگ و بە مهمتر پیشان بدات هەم جوتیارەکەش خۆی لە ئەندازیارەکە بە چاکترە زانێ ئەمە ژوای کردووە کە ئەم دوورکەوتنەوە لە نێوانیان دروست بێ لە کاتێکا جوتیارەکە
کە ئەچێتە سەر ئەوێ باقێکی تازە بکات بێ ئەوەی ینی پرسوڕابە کەس بکات خۆی دەستەکا بە دروستکردنی باقێکی تازە لە بەروبوومی تازە ئەهێنێتە ناوچەکەەوە دوایە کانوارڕیت باخەکەی لە ناوە چێدیا بەهۆی هەر هۆکارێکەوە بێنە خۆشیەک لێدا لە ناوچێت دوایە پرسوڕاکە ئەویش دۆزانی زەرەرێکی زۆری کردووە پرسوڕا لەو کاتا هیچ فریای ئەو ناکەوێت بۆی ئێمە پێمان خۆش هەر کەسێک کە باخێکە کاکەوێت کشتتوکاڵێکی تازە بکات سەردانی بەڕێوبەرایەتی گشتێک کشتتوکاڵەکان بکات ینی بەشی ئەو نەکەسی شارەزای تایە کە بتوان هاوکاری ئەوان بکەن من تاکیدم یانی ئەو برا ئەندازیارانە زۆر خۆنەویسانە توانن لە دایرەکانە پشگیریان بکەن و ڕێنمونیان پێ بدەن کە چی بکرێ و چی نەکرێت دوای ئەوەی کە تووشی کێشەکە بنێنەوە ینی پێش ئەوەی تووشی کێشەکە بنبێن سەردان بکەن و برا ئەندازیارەکانیشمان زیاتر بخوێنەوە چونکە بەڕاستی نایشارمەوە یانیانێ برای ئەندازیارمانەیە ینی هەر دوایە لە کۆلیش تەواوەکە ئیتر ناچێ بە سەردەمی ئیشەکەیەوە ناخوێنێتەوە هیچ شارزایەکی نییە لەوە چێ بەو نەشارەزایە بتوانێت زەرەر زیانێک بە براجوتیارەکان بگەێنێ ینی ئەو کەواتە لە هەردوو لاوە خەلەل هەیە پێویستە و خەلالانە چارەسەر بکرێ و جوتیاران و ئەندازیاران ئاش بکرێنەوە تا ئێمە بتوانین لە هەر شوێنێکا کە هەر بەروبوومێک پێویستە لێوە بچێندرێت و لە شوێنیان ئێمە لە شوێنەکەمان بڵێن ناوچەی هەڵەبجە و شارە زوور کە گەرمە باوەڕکی خەڵکیی زۆر پارەی داوە بە گێلاس و چەند ساڵێکە خزمەتیەکە کە ئێمە زانین گێلاس لەم شوێنە گەرمانە هیچ ئینتاجێکی نابێت لە دەدانە گێلاس زیاتر بەرناگرێت بەڵام گەربی بینە سەر و هەورامان و سەر و ناوچەکانی ئاوێ سەر و هەورامان و شوێنانە پێیان جوێن ئەوانە توانێت لێ زۆر ئینتاجی باش و خەیاڵی مامداتێت بەڵام خەڵکانێک بێ پرسوڕایەن لێرە و بەروبوومەکەن یاەن لە ناوچە ساردەکانە مزرەمەنیەکانە چێنین دوای سەرما هەڵکردنی سەرما توانێت زەرەرێکی گەوریان لێبات بەو شێوە کۆمەڵێک کێشەمان هەیە بەڕاستی لە گەڵیەکە زۆر باش جاکاگومێت باسی گێلاست کرد ئێمە هەر لە بەرنمەکەی خۆمانە بەردەوام هەندێک وێنە و دیمەن هەیە هی وڵاتانی وە منە ئەمریکا و ژاپۆن و ئەمانەیە نیشانمان داوە کە نیشانەدات ئەم داری گێلاسانە کاتێک کە گوڵ ئەگرن بۆ منە هەر ئێستا وەرزی گوڵگرتنیەتی چەند جوانەوە وای کردو تەنانەت خزمەت بکات بە کەرتی گەشتیاری خۆزگا لای ئێمەش ئەم لایەنانەی جوتیاری و کشتتوکاڵ گرنگی پێ بدرێت وایە تاوەکو لایەنە گەشتیاریەکەش کاریان لەسەر بکردایە جا ئێستا یەک پرسیار من لە کۆتاییاگە لە بەڕێزتی بکەم ئێمە زۆر جار ئەو بەروبوومانی ئەگەر هی خۆمان بێت بۆ نمونە بەرهەمی تەماتە هەردوێنێ لەسەر ئەم بابەتەش زۆر هەواڵ بڵاو کرایەوە ئەوەی کە نرخی تەماتە ئێستا گران بۆ لە بەرەوەی کە لە وڵاتانی ترۆن نەئەکرا بهێنرێت قرارەکە هەڵوەشێنراوەتەوە بۆی کە خزمەت بکات بە هاوڵاتی و نرخەکە زۆر گران نەبێ بۆ هاوڵاتی و دەرەقەتی نرخەکە بێت ئەوەی کە لە وڵاتانی تریشەوە دێ ئەم بەروبوومانە زۆر جار کاتێکە کاک ئومێد لە بازاڕە ئەیانەوێت ساغ بکرێتەوە بەداخەوە بەشێکی زۆری لە ناو ئەچێت ئەوەندەی کە هەر لەم کتێبە یان بەپێی بە دوواداچوونەکانی بەڕێزت ئەکرێ کار لەسەر ئامە بکرێت ئایا ئەم بەروبوومانە هیچ ڕێگەیەک هەیە کاریان لەسەر بکرێت وەکو هەڵگرتنەکەی وەکو گەیاندنەکەی ئەم پرۆسەی هێشتنەوەی لە بەڕادەکان هەموو ئەمانە بۆ ئەوەی کە ئەمەندە بم بڕە زۆرە تێک نەچێت چون بەشێکی زۆری ئەم بەروبوومانە پێش ئەوەی بگاتە دەستی کڕیار لە ناو ئەچێت. خۆی ئەگەر بەروبووم لە وڵاتی خۆمانە بەرهەم بێ تووشی ئەو کێشە گەورە نابی ئێمە بەروبوومەکان لە وڵاتانی دوورەوەیەت هەفتەیەک لە ناو سیارە ئەمێنێتەوە لە ناو بارهاڵگرا ئەمێنێت و ئەمە هۆکارێکە بۆ ئەوەی کە خراپ بێت میوەکانی جیاوازن میوەمان هەیە زۆر بەرگەگرترە بۆ ئەوەی کە بگوازرێتەوە میوەشمانەیە کەمتر توانایمانەوە و بەرگەگرتنی سەرێکی لەوانە شلیک یا تووتفەرەنی کەمە هەر توانای ئەوەی هەیە یەک ڕۆژ تا دوو ڕۆژ بەرگە بگرێت خەسارە بێت و لە ناوەچێت بۆیە پێویستەکە لە کاتی گواستنەوە ئێمە سوود لە بەڕاد وەربگرین کە سیاری تایبەتی بەڕادەیە بۆی پلەی گەرمیەکان زۆر بەسەر نەکەوێت و بێتە هۆی خراپبوونیان ئەگەر لە وڵاتی خۆمشمانە بەرهەم بێرێز کەمتر خراپە بێت چونکە لە کێڵگەوە تاوەکو گاتە دەستی کڕێ لەو چەند کیلۆمەترێک و 100 کیلۆمەتر تێپەڕ نەکە بۆیە ئێمە توانین ئەگەر بەروبوومەکان لە وڵاتی خۆمانە بەرهەم بێت یا سیاری بەڕادی چاکمانە بێ یا لە عەلوەکانە بەڕادی باشمانە بێ ئەو بەروبوومانە بتوان کەمترین ئاست خەسار ببن و خراپ ببن و فڕیان بدرێ بۆ ڕێگانە توانین چارەسەرێکی باشی بۆ بدۆزینەوە. بەڵێ دەست خۆش بێ کاگومێت من حەزەکەم وەکو کۆتا پرسیاری خۆم باس لەوە بکەم کە ئەم کتێبە تا چەند پشت بە کۆمەڵێ سەرچاوی زۆر گرنگە بەستێ لەگەڵ ڕێگا تازەکانی کە
لە زۆربەی وڵاتە پێشکەوتەکان کار لەسەر کەرتی کوشتتوکاڵەکەن بتوان ئەو ڕێگا تازانە بۆ ئاسانکاری بێت بۆ جوتیاران و کۆمەڵی ڕێگای تازە بێت کە بتوانی بەرهەمەکان زۆر بە ئاسانی بێتە بەردەست تا چەند ئەمانە لە خۆیەگری ئەم کتێبە. ئەم کتێبە هەوڵی داوە باسی ئەو تۆ لە کێڵگەکەی خۆتا سوود لەو شتانە ببینی کە لە بەردەستایە پێویست نەکا بڕۆی لە بازار شتی تازە بکڕی پلاسیک و نایلۆن و مادەی شیمیای ئەو شتانە بکڕی بۆ قەلاچۆکردنی گژوگیایە مێرووەکان هەر بەوەی بەو مقەبانەی لە لای خۆدەیە بەو لە قەدارانە و بەو گەڵا و بەو پوش و شتانە تۆ بتانی کۆمەڵێ شت دروستکەی بتوانێت ڕێگری بکەیت لە بژار ڕێگری بکەیت لە مێرووەکان هەر بە مێرووی کە لە ناو کێڵگەکەی خۆتا هەیە مێروەکانی تری پێ لە ناو بەری یان باسی ئەوەمان کردووە ئێمە کەمترین زەرەر و زیان لە زەویەکان و لە خاک و ئاوهاوی نیشتیمانەکەمان بدەین هەر بەو شتانەی کە لە کێڵگەکەمانە هەیە چارەسەری ئەو کێش ئەو شتانە بکەین کە ئەبێتە هۆی زیان بۆمان لە کتێبەکە تقریبان هەمووی لەو بارانە ئەسوڕێتەوە ئێمە کەمترین ئاوە پیسکەین کەمترین خاک پیسکەین کەمترین ڕۆک پیسکەین بەو شێوە باسمان کردووە لە کتێبەکانە. دەستان خۆش بەست بۆ بەڕێزت کاک ئومێد ئەحمەد ئەوەی کە ئەمڕۆ لە هەڵەبجەوە لەگەڵمان بووی ئیشەڵڵات خوا بەرەکەت خاتە ناو ماڵ و سەرمایەی هەموو جوتیار و باخدارەکانمان ئیشەڵڵا ئەو متمانەیە لە ناو کڕیاری ئێمەیە هەبێ لە بازار یەکەم جار دەست بەرین بۆ بەرهەمی ناوخۆ ئەگەر نەبوو اینجا بەرهەمێک لە وڵاتانی ترەوە دێت ئەوانە بکڕینجا